ئەگەر ئیشەکان لە لای تۆیە وەرە بە زووترین کار ئیشەکانمان بۆ ڕای بکەوە ئیفتتاح بکەرەوە بە مناڵەکانمان نەجاتیان بێ لەو دۆخە ناخۆشە. داواکاری زۆر ئەگەر بێتە سەر داواکاری، بەڵام ئێمە گرنگترینمان ئەوێ گرنگترین کە ئێستا هیچی تێناچێت، یعنی حکومە دەڵێ پارە نییە وەزع باش نییە منە بەس خۆ ئێستا ئێمە قوتابخانەکەمان تەواو بووە. داواکاری یەکەمان ئەوەیە مناڵەکانمان بچنە قوتابخانە تازەکان. وەڵاهی من داوا لە گەورەترین بەرپرس ئەەکەم، ناڵێم بەڕێوەبەری قوتابخانەکە، ناڵێم پەروەردەی ڕۆژئاوا، من ئەڵێم وەزیری پەروەردە، تۆ بەرپرسی لە پەروەردە وەرە لە ڕاگەیاندنەکان دڵنیان تۆ گوێ لە دەنگی منە بێ، دڵنیان گوێ لە دەنگی هەزارەها دایک و باوچیۆکو ئێمەتەوێ، وەرە تکایە وەرە ئەگەر ئیشەکان لە لای تۆیە وەرە بە زووترین کار ئیشەکانمان بۆ ڕای بکەوە ئیفتتاح بکەرەوە بە مناڵەکانمان نەجاتیان بێ لەو دۆخە ناخۆشە. چەند قوتابی لێرەیە؟ گیان یەک قوتابیم لێرەیە لە دوو سەرەتاییە. بەڵێ کاتێک کاگەڕێنەوە دوڕۆژە بارانە قوڕچڵپا دروستەوێ وەزع چییە لێرە؟ وەڵی براگیان بێجگە لە قوڕچڵپاوکە هەل ناو پۆلەکان هەتاوکو ئەژوان لە ئاوری تایە ئەڵێ زێرابەکە ئاوی دەرناچێت لە ژوورەکەیە چیە بەدەست پاکردنەوەی مناڵەوە؟ بەتەئکید یعنی هەموو ڕۆژە بجلیان بشۆرێت، هەموو ڕۆژە بێ کالەی پاکەمەوانێ، یعنی بەڕاستی ئەمە حاڵ نییە خەڵکی خەلیفاوی تایە بەجددی، یعنی ئەوە دوو هۆدە، یعنی مامۆستا چۆن بتوانێت دەرز لێ بڵێتەوانێ.